لە دەشتی کاکی بە کاکی گەرمیانەوە دەڕۆم بەرەو شارێک پاکتاو کراوە لە کورد. ئێرە خاکی کوردستانە. لە 25 ئەیلوولدا نزیکەی 1970 لە دەنگەری ئەم دەڤەرە بەڵێیان کرد بۆ سەربەخۆیی و جیابوونەوە لە عێراق. بەڵام هێزی سەربازی و گەلە کۆمەکی ئیقلیمی خواستی خەڵکی قبوڵ نییە. ئاڵاکانی کوردستان داگیراون سووتێنراون. جگە لە عەلەمی ڕەشی حەشتی شەعبی لەم دەڤەرە چ نابینم. قۆناغێکی خەتەرناکی بە عەرەبکردن سڕینەوەی کورد لە کەرکووک و ئەم دەڤەرە سەرنجی ڕاگوزەر دەبات. ڕێگاکان پڕن لە بازگەی حەشت و هێزی عێراقی. لە کەرکووکەوە دەچمە داقووق. لە حەفتەغار لە بەردەم وێنەکەی حسێن عەلی دەوەستم. شێوێنراوە خەتی خوار و خێکی لێدراوە. لێی نووسراوە عەسایبی ئەهلی حەق. جورمی ئەم هونەرمەندە ئەوەیە کووردە مەقامی ئەڵڵاوەیسی و خاوکەری گەرمیانی وتووە. مەبەستمە هەر بڕۆم تا دەگەمە خوڕماتوو. لە دەروازەی شار وەستاوم. خوڕماتوو ئەتب کراوە. دەستی تونڕەوی وێرانکردن و سڕینەوەی ناسنامەی گەیشتوەتێ. ئاڵا بەرزەکەی کوردستان داگیراوە. لە جێیدا عەلەمێکی ڕەشی عەسایبی ئەهلی حەق هەڵدراوە. وێنەی عەقید هەژاری پێشمەرگە سووتێنراوە. لە ناوچەی پیشەسازیەوە بەنێو بازار گەڕەکی کۆماری و جەمیلەدا گوزەر دەکەم. سیمای کوردایەتی تیا نەماوە. هیچ ئاماژەیەک پێم ناڵێ ڕۆژێ کورد لێرە ژیاون. وێرانکاری سووتاندنی خان و دوکانی کورد، تاڵانکردنی ماڵەکان، سڕینەوەی مێژوو بوونیان خەسڵەتی دیاری ئەمڕۆی خوڕماتووە. ڕێگاکان ناسەواری شەڕ و کاولکارین، تفەنگ بەدەست و چەکداری مەزهەبی ئەم ناوچەیان پڕ کردووە. لە خوڕماتوو نزیکەی 60 خانووی کورد تەقێنراون. 400 ماڵ سووتێنراون. زیاتر لە 2000 ماڵ تاڵان کراون. چەکداری 8 ئاگریان لە 5 وێزگەی ڕادیۆ و تەلەڤیزیۆنێکی لۆکەڵی بەرداوە. 12 بارەگای حیزبەکان بە تاڵان براون. زیاتر لە 120,000 کەس لێرە دەژیان. بەڵام سەر و 6,000یان کە کوردن ڕەڤیان تورکمان و عەرەبی شیعە کەوتنە گیانی خەڵک و کوردەکانی ئێرە دزی کردن لە ماڵەکانیان. بۆ سڕینەوەی ئاسەواری کورد و پێکەوە ژیان درێغیان نەکردووە. دووکەڵ لەو دووکان و ماڵانە هێشتا بەرز دەبێتەوە. تازە گڕیان تێبەردراوە. دیواری ماڵە کوردەکان ڕەشدا گەڕاوە. ئەمە بەردەرگای مناڵەکانە ئەوانەی کە لێرە دەژیان بەڵام ژیانیان لێ شێوێنرا دەرکراون. لە شەستەکانەوە تاوەکو 2003 خوڕماتوو بەردەوام تعریب کراوە. بەڵام لەسەر دەستی حەشتی شەعبی و عێراق لە 16 ئۆکتۆبەرەوە دووچاری مەترسیدارترین تعریب بووە. دیوارەکان بە هەڕەشە لە کورد پڕ کراون. شارەکە ئەنفال کراوە. بەڕق و کینەی مەزهەبی و بەدکاری شۆڤێنیەت کەوتووە. خەڵکی ئێرە دەڵێن ئەمڕی سەحەر دەبێتەوە خوری. دوجار جیهان ئەم دیمەنانە دەبینێت. کورد خەڵکی ڕەسەنی خوڕماتوون دەچنەوە سەر خاک. لێ ناگەڕێن خوڕماتوو زەلیلی دەستی بەدکار و دژە کورد بێت.